سڵاوتان لێبێ خۆشحاڵی لە دیبێتێک سەبارەت بە کورد و بەشداری سیاسی و کورد و بەشداری لە کابینەی نوێی حکوومەتە بە سەرۆکایەتی عەبادی بە دیداتان شادەبینەوە. لە ساڵی 1930 مەلیک فەیسەڵی یەکەم لە مزەکەرەیەکی نێنی بۆ بەریتانیا دەنێرێ، تیایدا هاتووە لەو باوەڕەدام تا ئێستاش لە عێراقدا گەلێک بوونی نییە ناوی گەلی عێراقی بێ، بەڵکو کۆمەڵێ دەستە و تاقم و نەتەوەی جیا هەن کە خاڵین لە هەموو هەستێکی نەتەوایەتی بۆ عێراق و پڕن لە خەیاڵ پڵاوی دینی و تایفی. پاش زیاد لە 80 ساڵ بەسەر ئەم جوملە و ئەم مزەکەرە گرنگەی مەلیک فەیسەڵدا لە ئێستادا ئێمەش دەپرسین ئایا گەلێک هەیە ناوی گەلی عێراق بێ یان ئەوەی هەیە عەرەبی سوننە و عەرەبی شیعە و کورد و تورکمانە. بەڵام بۆ سەرکردایەتی سیاسی کورد هێندە خەمی ڕێخستنەوەی ناوماڵی عێراقی دەخوا و هەرزوو جانتاکانی پێچایە و لە هەولێرەوە بەرەو بەغدا بەڕێکە و تا پۆست و پشتی هەبێ لە عێراقدا. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هەرێک لە بەڕێزان عوسمان حاجی مارف، سکرتێری حیزبی کۆمەنیستی کرێکاری عێراق و هەروەها بەڕێز دکتۆر بایەزید حەسەن، ئەندامی خولی پێشوو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر فراکسیۆنی گۆڕان و ڕەهێڵ عەلی، ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان و دکتۆر بەشارە زەنگەنە، مامۆستای زانکۆ و کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستانمان کردووە. سوپاسانەکەین. پاش ماوەیەکی تریش کۆمەڵێک ڕاو بۆ چوونی هاوڵاتیان لە هەریەک لە شارەکانی سلەیمانی و هەولێرەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەبارەی کورد و بەشداری لە کابینەی نوێی حکوومەتی عێراقیدا وەردەگرین. سەرەتا ئەگەر دکتۆر بایەزید ئەو پرسیارە لە بەڕێز بکەم، ئێوە وەکو نوێنەرانی کورد نزیکەی 8 ساڵە لە پەرلەمان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقان. وەک خۆتان دەڵێن، مەبەستم تۆ نییە، مەبەستم هەموو لە کوردەکانە، وەک خۆتان دەڵێن ئێمە بەرگری سەرسەختمان کردووە لە چەسپاندی مافەکانی کورد، بەڵام چی سەوز کرا بۆ کورد؟ بەڵێ وڵا بۆ خۆی من وەکو ئەندام پەرلەمانێکی عێراقا دووخل لە پەرلەمانی عێراق بووم، بڵێن کورد لەو ئێستا 62 پەرلەمانتارە لە 328 پەرلەمانتار، دەورەی خولی ڕابردوش لە 325 کورد 50 پەرلەمانتاری بوو. تۆ کە بێ ناو پەرلەمان کە بڕیار یا قانون یا پرۆژه یاسایەک دێ ئەبێ زۆرینەی دەنگکامێ، زۆری دەنگکانی خولی ڕابردوو 163 پەرلەمانتار بوو کورسی بوو، خولی ئێستا 165. تۆ وا بێگە بتێ پرۆژه یاسایەک دەرکەی دەبێت لایەنەکانی کەش ڕازیکەی، چۆن لایەنەکانی کە ڕازی دەبن ئەویش بۆیە کە بەرژەوەندیوانیش لەو یاسانەدا هەبێ. هەروە لە ئەنجومەنی وەزیرانیش هەسەنکەوە بەداخەوە دووخلا تا ئێستا پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی وەزیرانی عێراق نەبووە. لەبەر ئەوەش بووکەوە بڵین ئەو دووخلی ڕابردووە مالیکی بڵێن موسەیتر بە بەسەر ئەنجومەنی وەزیران، لەوێش کە بڕیارەکان دەدرێن لەوێش بە دەنگی وەزیرەکانە کە تەماشاکەی لەوێشدا 5 وەزیر کوردمانە بووە 4-5. بەڵام دکتۆر بایەزید کورد لە بەغدایە وەکو لە عێراقا بەشداری بە زۆرینەوە کەمینە نییە، کورد نەتەوەیەکی جایە لە عێراقایە، یعنی بۆ بەم پێوەرە مبڕیرێنی تۆ بۆ ئەو کارانە، یعنی کورد بەشداری فعلی کردو نەتەوەیەکی جایە زۆرینە و کەمینە ناخوا وایە نەتەوەیەکی جاین. بەڵام چەند ساڵی ڕابردوو بێجگە لە بودجەی پار کە ساڵی 2013 لە هەموویدا هەموو یاسایەک لە پەرلەمانی عێراق دەرچوو بێ بە تەوافق بەینی بە سازانی هەموو لایەنەکان بووە، بڵێن پێش دامەتبەخی سیاسی بۆ لە پەرلەمان لە کوت لە سیاسەکان سەرۆکی فراکسیۆنەکان کۆبوونەوە ڕێکەوتون لەسەر پرۆژه یاساکە و ئەم جاتۆتە پەرلەمان دەنگی بۆدرا هەچی یاسا لە ساڵی ڕابردووی لە پەرلەمانی عێراق دەرچوو بێ هەمووی بە سازانی سیاسی بووە، هەچەندکەوا دەستوری عێراق کە تەماشایکەی یەک گوشەیتیانێ باسی تەوافقکە، بەڵام پرۆسە سیاسیەکە سەر مەسەلەی دەستور لەسەر دەستور بەم جۆرە ڕۆیشت. بەڵام مەبەستمەوەی ئێوە لاتان وایە شتی گەورەتان کردووە بۆ کورد لە بەغا، شەڕی گەورەتان کردووە بۆ کورد؟ ئێمە توانیمانەیە بۆ بەگوێری ئەو ڕێژەیەکەوە لە پەرلەمانی عێراق و لە ئەنجومەنی وەزیران هەموو توانیمانە شتێ بکەین، وەکو بڵێن ئێستا یاسای نەوت و گاز یاسایەکی زۆر ئەستیارە، بەڵام کە تەماشاکەی لەو یاسا هێندی خاڵی تایە کە ئەو یاساکە بەو شێوەی ئێستای کە هەیە دەنگی بۆ بدرێ ئەوە کورد دەبێتەوە پاشۆویی لە مەسەلەی نەوت و گاز بەدەستنابێت. کورد لە بەغدادا توانیوێتی ئەگەر ئەحزابی کوردی نوێنەرانی کورد لە بەغدا توانیویانە یاریکەرێکی فعلی سیاسی ناو ساحەکە بن کە پێوتێ ساحە و گۆڕەپانی سیاسیێرا یاخود نەخێر نیان توانیەوە بۆ ڕۆڵەی خۆیان هەستن. پێشبدایان ئەوان بۆچی ئەرکێ چوون بۆ چ ڕۆڵێت چوون و ڕۆڵەکان کە تۆ باسیەکەی لە شوێنێکەوە بڕێ من بۆ بە چوون و ستاژێتی سیاسەتی خۆیان بۆ بەرژەوەندی حزبایەتی خۆیان بۆ ڕێکەوتن و تەوافق لەگەڵ ئەحزابی سیاسی تر کە دەوڵەتێ لە عێراقا دروستکەن لەسەر بنەمای
قومی ئیسلامی تائیفی بۆمانایەک ئەوە ئەم کێشمەکێشیان چوونەتە پێشەوە ئەو کاریان کردووە و مەسلحەتی خۆیان بووە حیزبەکانیان هەتا ئەتوانم بڵێم ستراتیژیەت و سیاسەتی خۆیان بڕۆتە پێشەوە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە چارەنووسی خەڵکی کوردستانەوە بێ پەیوەندی بە کێشەی مەسەلی میلیەوە بێ پەیوەندی بە لابنی زوڵمی قەوی بێ لەسەر خەڵکی کوردستان ئەو کاران نەکردو ئەو خۆشیان ئەهلی ئەو کاران نەبوون خۆشیان داخوازی ئەو کاریان نەبووە ئەم دوو شتای بەجیاکەینەوە خەڵکی کوردستان کە زوڵمی لەسەر و لا بێ کێشەکەی چۆن حەلە بێ مەسەلەیەکە لەگەڵ مجموعەی ئەحزابی سیاسی کە توانین نوێنەرەکەی معلومە یەکێتی پارتیە استراتیژیەت و سیاسەتیان کێشمەکێشیان لەگەڵ دەوڵەتی مرکزی ڕێکەوتن شەڕ بردوێنێتە پێشەوە مەسەڵەن بۆ نمونە ئەگەر سەیریکەی لە ماوەی ئەم چەند ساڵی دەسەڵاتی مەسەلەن مالیکی پارتی دوو هێزی گەورە بوون دوو قوتبوون لە یەکە چارەنووسی عێراق کەوتبوو بینی شەڕی ئەم دوو هێزە و ئێسش یعنی نەیانتوانیوە ئامانجی گەورەی ئەوەی کە پێوتێ مەزلومیەت کە تۆ باسەکە مەزلومیەتی قەومی و ئامانجی گەورە بۆ کورد بەدەست بێنن لە بەغدا لە ئەنجدای ئەوانە ئەوە نەبوو تا ئەوە بکات چۆن لە ئەجندای ئەوان چون بە نوێنەرایەتی کورد ڕۆشتونەتە بەغا شتێک نەناوی نوێنەرایەتی کورد بێ ئەحزابی سیاسی هەیە ئەحزابی سیاسیش لەناو کوردەوە دروست بووە مەسەر یەکێتی پارتی گۆڕان یەکگرتو ئەمانە دەنگی خەڵکیان بەدەزێنەوە هەرێکیان بە ڕنگ و بە دەنگێکی جیاواز هەروەی کە چەند حزبێ دروست بووە کەواتە نوێنەری کوردین ناکرێت هیچ ئەزای چۆنە تۆ کەڵی نوێنەری کوردن کورد چینایەتی تایە تەبەقاتی تایە توێژە کۆمەڵایەتەکانی تایە کولی حزبێ نوێنەری چینێکە ناتوانێت هیچ حزبێ لە دنیای ئەمە قسەیەکی علمیە قسەیەک دەمن لە خۆمە لە جیفام دەربێنم هەر حزبیشی سیاسی نوێنەراتی تەبەقەیەکە چینێکەکە ناتوانێت نوێنەراتی هەموو خەڵک بکە ئەمان لە بەغدا نوێنەری باشە بەڵام هەر نوێنەری هەر کەسێک بن چیان کردووە لە بەغدا ناڵم ئەجندا و سیاسەتێک کە پەیوەندی بە دەسەڵاتی حیزبەکانەوە هەیە بە بەرنامەڕێزی دامەزراندنی یاخو وەبەرهێنانی سەرمایە وەبەرهێنانی نەوت قاچاقشێتی بە نەوت ئیتفاقات لەسەر ئەمە ینی خەمەنەتەوایەتەکان دەرەجەی دوو بووە خەمە شخصی و خەمە حیزبەکان دەرەجەیەک بووە لە قسەکەی بناگەت تاکیدکەمەوە پێمانێم حیزبانە خەمی نەتەوایەتیان بوو بێ ئەحزابی نەتەوەیین ئەحزابی یەک دەخە ئەحزابی قەومی فەرقی هەیە لەگەڵەوەی کە دیفاع لە زوڵمی قەومی بکات دوشتی جیاوە باشە دکتۆر بەشارەت بەڕێزە بەر لەوەی مامۆستای زانکۆ بیت کادری پێشکەوتی پارتی دیموکراتی کوردستانیشی باز لەوە دەکرا کە قسە لەسەر دەوڵەتی سربەخۆیی وەک کاتی دەوڵەتی سربەخۆیی نزیک بۆتەوە باز لەوە دەکرا چەند جارێک لە خیتابی سەرۆکی هەرێما کە سەرۆکی حیزبەکەی بەڕێزیشتە باز لەوە کرا کە دەوڵەتی کوردی پێویستە ڕابگەێنرێ و بە خۆمان بۆ ئامادە کردو بەڵام دەبینین لە ماوەیەکی کورتا جانتاکان پێچرایەوە لە هەولێرەوە ڕۆشتن بۆ بەغا بۆ ئەوەی دانوستان مفاوەزا لەسەر پۆست و پلە بکەین لە بەغدادا ئەمە چۆن نەخوێن تۆ ئیزدیواجێتە سیاسیە یاخود ئەمە ئامانجێکی تری لە پشتە سپاس بەم دەرفەتە من پێم وایە کە قسەکردن لەسەر کۆی گشتی ئەم بابەتە بێ قسەکردنێکی ڕێژەیانە بێ بە هیچ شێوێک تۆ ناتوانانی بە شێوەیەکی ڕەها یەکسەر دەستکەی بە پرۆسەی ناولێنانی هەر کردەیە کە لە هەر تەرەفێکی معەن و لە جهتێکی سیاسی معینتر نوێنەری هەر کەسێک بێ هەر چینێکی معەن بێ و مامۆستا ئاماژەی پێدا تۆ بێ یەکسەر ناولێنانی بۆ بکەی بۆیە قسەکردنەکە بە کۆی گشتی نسبیە ینی ناتوانم بە جەنابەت بڵێم ئەمە فعلەن دووفاقەیی سیاسیە و نەئەشتوانم بڵێم فعلەن ئەمە دووفاقەیی سیاسی نییە بۆ لەبەرەوەی ئەنی ممارەسەکردنی سیاست و پەیڕەوکردنی میتۆدێکی واقع بینانە لە ئەمڕۆی عێراقدا من پێم وایە کە ئەوە ئەخوازێت کە تۆ سیاست بە گەورەی هەلومەرجی ئانی ببێ بەڕێوە هەلومەرجی ئانی ئەمەی فەرز کرد کەوا کورد ئەو هەڵسوکەوتە بنوێنێ کە من خۆم شخصی لەگەڵ هەندێکی بووم لەگەڵ هەندێکیان نەبووم بۆ نمونەیانی با وردی کەمەوە لەگەڵ چوونی پەرلەمانتارەکانە بووم بەڵام لەگەڵ چوونەوەی وەزیرەکانان نەبووم کە نازانم بۆ وازیان هێنا بۆ ڕۆشتنەوە چی دەستکەوت کرد ئەمە پرسیارێکی گەورەیە کە لای خۆشم لای زۆری نەش ئەمە پرسیارە کەواتە بابەتەکە نسبیە یعنی لە هەندێک حاڵەتە ئەشێت تۆ ناوی لێ بنێ دووفاقەیی سیاسی لەمەشدا ئەگەر براگماتیزیانە بیر بکەیتەوە فعلەن من لە پێناوی وەدەستهێنانی ئامانجەکانی میلەتەکەمدا با دووفاقەیی سیاسیش بکەم ئەمە بەڵام دکتۆر بەشارەت بەڵام باز لە دەوڵەتی سربەخۆی کوردی لە بەرامبەردا ڕێخستنەوەی ناوماڵی عێراقی بە بەشداری کورد ئەم دوانە چۆن هەڵەسەنجێنی ینی تۆ کاتێکە باز لە دەوڵەت دەکەی و خەونێکە خەیتە بەردەمی ئامانجێکە خەیتە بەردەمی خەڵک لا دوایە دەوڵەت ڕائەگەێنرێ بەڵام لە کاتێکیشا تۆ بەشداری فعلی دەبێت لە حکوومەتێکە کە احتراف ناکا بە تۆ ئەمە پرۆسەیەکە بە هیچ شێوەیەک علمیانە نییە قسەکردنەکە دەگەر بێت و بەدەر لە هۆکار و فشارە دەرەکیەکانی دەرەوەی چوارچەوەی سیاسی و یاسایی عێراق
قسەی لێ بکەی ینی چی ینی هۆکاری دەرەکیت هەیە کە ئەم فشارە خاتە سەر تۆ بەو پێی کە ئێمە ئەوە لای هەمومان یەکلا بۆتەوە ئەمڕۆ لە سەردەمی ئەولەمەدا تەنانەت لە شوێنێک گرکانێک ڕوئەدا تۆ لێرە خەبەری ینی هێزێکی باشە ینی هێزێکی ئەقلیمی هەیە هێز ئەقلیمیەکان سوورن لەسەرەوەی کورد جارێ مەسلەی دەوڵەت بوون ڕابگرێت و بەشداری نەتەوەی هەیە قوربان ئەمە ئەمریکا ناوماڵی عراقی بکە ئەمریکاچی هەڵایەکی نایەوە کە ئێمە کاتێکێک دوو باخیرەی ئەوڵمان ڕەوانە کرد بۆ بازاڕەکانی جیهان و چی هەڕەشەی لێدای نەکۆشکی سپیەوە بەم دوایە وتارەکە گۆڕە ئەمە هەر زۆر ڕوون و ئاشکرایە هەمومان ئەمە ئازارین ئێران دەواازەکانی دانەخست بە ڕوومانە ئەمە ئەگەڕێمەوە سەر قسەکە کە بیڵێم من ناوی لێ نانم دووفاقەی سیاسی بەو پێی کە چوونەوە بۆ بەغداد بەو ئەثەرە بەقووەتە نییە کە جەنابەت ئێڵی فعلەن ئێمن کە ئێستا بەغداد دروستەکەینەوە عێراقی نوێ یا تازە هەر ناویشی لێنەی دروستیەکەینەوە لە بەرامبەر ئەمەشدا هەنگاوەکانی بەرەو بنیادنان یاخود بەرەو سربەخۆیی نەوەستێنراوە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن زۆر باشە ئێمە سەرم خاڵانە کاگرە هێڵ کورد بە درێژایی چەندین ساڵ لە دوای پرۆسەی ئەوەی بەغەڵت لە هەنێ میدیا باسەکە پرۆسی ئازادکردن پرۆسی احتیلالکردنی عێراق میدیای ئەمریکی و میدیای ئەوروپی ژەروا باسیەکە کۆمەڵێ پۆستی گەورەی بەدەست بوو هەم لە پۆستی سەرۆک کۆمار هەم پۆستی وەزیری دەرەوە هەم پۆستی جێگری سەرۆک وەزیران ینی ئەم پۆستانە بەڵام ئەمە چی سەوز کردو بۆ کورد تا ئێستا بستێک لە خاشی کوردستان ئەوانەی لە دەرەوەی کوردستان نەگەڕاوەتەوە ینی ئەم پۆستانە چ ئیسیفادەیەشیان هەبووە تەنها شقلێک نەبوون کوردی کۆری نەبووە لە بەغدا بەڵێ وەڵام من سپاس من جارێ پێشوی وەڵامی و پرسیارەت بمەوە تێدی قسەکەی دکتۆر بەشارەکەم کە قسەکردن بە مطلقی خەتەرە بەڕاستی من زۆر گومان لە فکری هەر کەسێم کە بە مطلقی ڕفزونەی شتەکان بکە بەڕاستی و ڕۆماسیەتی سیاسی سەردەمی نەماوە بەڕاستی ئەمە دووهام مەسلەی ڕۆلی کورد لە بەغاجارێ طبیعی پرۆسی سیاسی لە بەغایە لە دوای پرۆسی ئازادی ناوەنن داگیرگاینە بۆ کۆمەڵە مەراحلە ڕۆشت و مەراحلی یەکەم مەراحلی ئینتیقالیە کە نووسینەوەی دەستور و ئەنجومەنی حکمی ئینتیقالی دوای ئەوە 2005 هەڵبژاردن و دەستپێکردنەوەی حکم لە عێراقا من پێم وایە تاکو ئێستش ئەوەی کە لەوەیە بە عەرەبەوە بە کوردەوە بە سنەوە ئێمە ئەگەر وەکو کورد وەکو هەموو سەرکردە سیاسەکان وەکو هەموو تاکی کورد حەز دەکەین ئەمە دەوڵەتێکی سەربەخۆیمانە بێ بەڵام قسەکردن لەسەر دەوڵەتی سەربەخۆی دوومان لەم و پێشبیستمان ڕوبڕی چەند هەڕەشەی دەرەکی و ناوەکی بووینەوە لەبەر ئەوە کە ئێمە ئەگەر لەم مەرحەلەیە تەجیلی قۆناغی ڕاگەاندنی تەجیلی ڕاگەیان دەوڵەتی ترکەین کوردکەین بۆ قۆناغێکی تر مانای وازێنان نیە لەو مافەنەتەوە بەڵام دۆخەکە هەلوو مەرجەنێ و دەوڵەتی و هەرێمایەتیەکە بۆ ئێمەوە ناخوازێ کورد من پێم وایە دەستکەوتی گەورەی بەدەستێناوە هەندێک شتت پێڵم یەکەم تەسبیتکردنی ڕێژەی لە ١٧ بودجەی هەرێم کە لەوە پێش لە هیچ لە سیستەمێکی حکومڕانی عێراقانە بوو ئەمە ئەگەر کورد و نوێنەرانی کوردنەی کردبێ خۆ عەرەبیشی ئەو سونە بێ ئێمە نایەوە دووهەم دانپێدانان بەم ئەقلیمە ئەمری واقعی کە ئێمە هەمان بۆ لە دەستوری عێراقە و بەهۆی ئەقلیمیشەوە لە عێراق ناونرا عێراق وڵاتێکی فدراڵ و بۆ بە ئیلهامی هەندێک شار و شارۆچکەی تر ئەگەر زروفی سیاسەکە لە ئەوانش ئەتوانن بنە وڵاتێکی فدراڵکە ئەمری واقع وای نەکرددان بە ئەقلیمی هەرێمی کوردستان بنرێ ڕاستە بەڵام خۆ ئەتوانرا ئەوان دانی پێدانن و ئێمە ڕوبەڕیکەوە سێهەم اعترافکردن بۆ ناوچانەی کە دەیەها ساڵ ڕژێمی بەس و ڕژەمێک لە دوایەکانی تر نکوڵی کوردبوونیان لێکرد کە ناوێن نام مادەی 52 دوای و مادەی 140 کورد خەباتی کرد بۆ هێنانەوەی ئەو مادە ئەو ناوچانە دوای ئەوە بەهێزبوونی پێگەی کورد خەباتی کرد بۆ هێنانەوەی ئەو مادانە بەڵام چی لەو مادانە جێبەجێکرا مەبەستی 140 بەستی کۆی مادەکانە مادەی 140 بۆ مەرحەلەیەکەم چی کرا مەرحەلەیەکەمە کورد بوو بە خاوەنی ئیداری ئەو ناوچانە مەحافزی کەرکووک کورد بوو مدیر قام و مدیر عام و قایم قام مدیر ناحەکانی هەل لە شنگالە و هەتاک و جەلەولا هەتاک و خانەقین هەمووی کورد بوو ئەمە لە مێژووی خەباتی سیاسی کەواتە کورد دەستکەوتی باشی هەبووە لە بەغدا بە عەکسی قسەکەی کاک عوسمانەوە کە لای وایە کورد هێندەی شەڕە بازرگانی و هێندەی شەڕە ئەوەی کە ناوینە قاچاقچێتی و مافیاتی کردو هیچی کەی نەکردووە بەرژەوەندی تەسکی حیزبی دکتۆر بایزید بەڕێز ئەندامی دوو خول بوویت وەڵام بۆ قسانە
ئێوە شەڕی زیاتر شەڕی حیزبیتان کردووە نەک شەڕی ئەوەی پێوتێ مەزلومیەتی قومی. بەڵێ زوڵمی قومی چی ئێستا بڵێن کوردستانەوە جارەیە قلیمێکەوە ئەوە لەژێر حکمی خۆماندایە ئەوە کوا زوڵمە ئەوە یەکەمیان دووەمیان لە دەستوری عێراقیدا مادەی 140 کە باسی ناوچە جێناوکان دەکات ئەویش بڵێن سێ هەنگاوە هەنگاوێکەکەمیان ئاساییکردنەوەیە هەنگاوی دووەمیان ڕاپرسی و هەنگاوی سێمیشان ئەوەیە ئیستیفتای ینی چ پێ دەڵێن ڕیفراندۆمە بەڵێ لێرە ئێستا بڵێن هەنگاوی یەکەمی ماوە لەبەرچی هەنگاوی یەکەمیش ماوە ئێمە هەموو ساڵە لە پەرلەمانی عێراق و کە عوسمان دەڵێشتان نەکردووە هەموو ساڵە لە پەرلەمان یەکێک لە کێشەکانی ئێمە ئەوە بووە کە پارە بۆ هەنگاوی یەکەمی مادەی 140 زیاد بکرێ بڵێن ئێستا لە ساڵی 2010 11 12 13 تقریبا هەموو ساڵێ 172 ملیار دیناریان بۆدەنا ئەو بڕە پارە کەم بووە تا من بڵێن پاریش ئێستا وەسایەکانم ماوە کە داوە بە لیژنەی دارایی حسابم کردووە مەسەد بۆ پار 659 ملیار دلار دیناری دەویست بەڵام 172یان داناوە هەروە بێجگە لە شتێکی کەش کاک عوسمان دەڵێ بۆ مافیا و نازانم بۆ شتیوە دوم ئێمە ئەندام پەرلەمان بووین ئەوەی پێمان کراوە کردومانە زۆر یاساایە کە دەرچوو باە ینی زەرەدی کورد بوو یەکێک بڵێن یەکێک لەوانە ئێستا بڵێن قانونی نەوت و گاز قانون و گاز یاساکە ئێستا وەکو بڵێن وەکو نسخەی 2010 بێ زۆرمان زەرەدا لەبەرێکەوە لە یاساکە داتوە ئەڵێ ئەبێ ئەنجومەنێکی فیدراڵی نەوت و گاز دروست بێ لەو ئەنجومەنە فیدراالیە تەنها کورد یەک نوێنەریە لە 15 نوێنەر نەڤیتۆ تەیە چ هەیە بەڵێ ئێمە نەمان هێشتشی مافەکانی کورد بوون لە بەغدا بەڵێ ئێمە نەمان هێشتا یاسا دەچێت ئەوە ئەویان بەڵێ بۆ ئیزافە قسەکەی جەنابی دکتۆر یعنی ئەمە با ئەوەش یەکلا بینەوە لەوەی کە فعلەن پەرلەمان کە پەرلەمانی عێراقی پێوتری مەجلیسی نواب تاکە مەطبەخی سیاسی نییە لە عێراقا یعنی بە دیوێکی تراتوانین بڵێن پەرلەمانتارکردن لەوەسمەوە نیە دیفاعکەم لە جەنابی هەڵبەتە ملاحەزات هەیە لەسەر ئەدای پەرلەمانتارەکانی ئێمە چ لەسەر ئاسی شخصی چ لەسەر ئاسی حزبی چ لەسەر ئاستی نەتەوەی بەڵام خۆ پەرلەمانتاریش عسایەکی سحری بەدەستەوە نییە وا بکە و حەلیکە سیاسی لەکوێ بووە حیزبەکان بووە بەڵێ لە دەرەوەی پەرلەمان و لە دەرەوەی ئەنجومەنی عێراق مەطبەخی سیاسی زۆری هەیە لە دەرەوەی عێراق مەطبەخی سیاسی بکەم لە دەرەوەی پەرلەمان و لە دەرەوەی ئەنجومەنی نوێنەران چێشتەکە کوڵێنراوە براوەتە مەطبەخەکەی پەرلەمان بۆ دەنگدان زۆر جار وا بووە بەڵام ئەوڵێ ئێمە جەنگاوەرێکی ڕاستەقینەی مافەکان بووین ئەوەی لە توانامان بێ کردومانە کاک عوسمان وەڵام لە حەزم لەسەرەوەی کە عەفو فەرموو بە کورتی من پێم وایە لە عێراق ئەگەر کورد دەستکەوتی یەکەمی بەرنەکەوت دەستکەوت دووەمی بەرکەوتووە لە عەرەبی سونە زیاتر دەستکەوتی بەدەستێنا کورتوانێت ئەو عەرەبی سونە بەهۆی پەرامۆشکردنیان و دووجار لە حکومە سەحبیان کردو ئێستا زۆر باشە بۆ ئازانم کاک عوسمان سێ کەس بەرامبەر یەکێ طبيعي هەر سێ من بەرامبەری بڵێن نسبی قسە من لە هەندێک حاڵەتە لەوانەیە بەکەم جواب تەواو نەکرد فەرموو بۆ مەسەلەی کە عوسمانەوە باسی زوڵمی کرد زوڵمەکە دیار نیە یانەوە ئەوە لە کوردستان کوا زوڵمە یانەوە پێت بڵێم کاک عوسمان گیان ئێمە کە لە پەرلەمانی هەڵبژای خەڵک دەنگی بدەین وابێ ئێمە نوێنەری خەڵچین یعنی شەرنیەتۆ لەوانەیە بڵین شتێکی لەوانەیە پەرلەمانتارە ئیشی نەکردبێ پەرلەمانتارەیە زۆر چالاک بووە هەیە مامناوەندی بوو ینی ئێمە کە چوینە بەغا ئیشمان بۆ کورد کردو ینی زانیمانەکەەوە بەرپرسیارەتێکی گەور لە شاری بەڵام ئێمە لەبەرەوەیکەوە ژماری کورسەکانمان کەم بووە هەر ئەوەندەمان پێکراوە زۆر باش بۆ مەسەلەی سەربەخۆیش یعنی ئێستا بڵین نایەک داوای سەربەخۆی دەکرا دەمەنم ئەوە ئاوات هەموو کوردێکەکەوا کوردستان سەربەخۆ بێ کەس نکۆڵی لەوە ناکا بەڵام کە تەماشاکردی داعشیان بۆ پیاکردین وای لێکردکەوا بڵێن سەربەخۆی کە ئێستا داوای سەربەخۆیەکە کاڵ بێتەوە بەڵام پێم وایە کە حکوومەتی نوێی ئێستاش کە دروست بێتەوە دەبێت بە دوو خەتی تەری بڕوا بتەوازی هەم بنەما سەربەخۆیەکانمان بکەین هەم زۆر باشە دکتۆر لە بڵین لە پەرلەمانی عێراق بەدەست بێت زۆر باشە اینە سەرم خاڵی بەشداری کورد لە پرۆسی سیاسیان لە عێراق کاک عوسمان جابر تۆ وەخت زیاتر بێ هەر سێکیان و کوتوڵی لە بەرامبەر المهم من پێشم شتێتم نوێنەری کە تۆڵی نوێنەری کوردن پێم کورد طبقات و چین و توێژەکانی تیا لە دنیا ئەمە شتێکی علمی هیچ حزبێکی سیاسی بڵێم نوێنەری میلەتێکم ئەمە دەخۆی سیاسیان و قسەیە علمیان و قسەیە خەڵاتە لەوانەیە من متفق نەبن لەگەڵ سیاسەوەمان پێ ناڵێ المهم بس سەرج ناکەم بۆی کە اتفاقم ئەمە لەم وەجە نەزەرەوە لەم بۆ چنۆ من سەیری دەوری حیزباناکەم من نەمودم حیزبانە دەوریان نەدیوە دوتم دەوریان بۆ مەسلحەتی طبقەیەک بۆ مەسلحەتی حیزبەکەیان بۆ مەسلحەتی سیاسەتێ ئەسم تۆ سێری کرد لە دوای داگیرکاری عێراق لەلایەن ئەمریکاوە دەوڵەت لە عێراقا بووە بە دەوڵەتی قەومی ئیسلامی تائیفی ئەمە هەر دەوڵەتێ لەسەر ئەساسی ئایدۆلۆجیا
لەسەر ئەساسی تائیفە لەسەر ئەساسی ئەمە دروست بێ نەجێگیری سیاسی دروست بێ جێژاوی سیاسیە بێ و نە ئەم لە عێراق بکرێ دەوڵەتێکی باشە بەڕوسەت بەڵێ مناقی دەستور باسی یەک دقە با قسەکان لە عێراق بکرێ عێراقی لە هەموو شوێنێکی دنیاە ئەنواع قەوم هەیە و ئەنواع تائیفەش نەشێ بەڵام تابعی دەوڵەتێکی ئەبێ ئەلمانی بێ دەوڵەت هەبێ غیرە قومی بێ غیرە دینی بێ کە دەوڵەت لەسەر ئەم بنەمایەت دامەزران ئەبێ ئەمە يعني دەوڵەتێکی ئەلمانی لە عێراق دروستکە بەدەست کوردە ئەمە مەسەلە بەدەست نییە بەدەست دوو پرسیار دەوڵەتی عێراق لە دوای پرۆسی ئازادیە بۆتە دەوڵەت پرۆسی داگیرکاری مشکلە من نییە ولا من ئازادیە لەبەرەوەی کورد ئیسفادەی کرد باش نییە باشە کورد مسببی ئەو بوو کە عێراق بێتە دەوڵەتێکی تائیفی ئیسلامی شیعیان سوننا خۆنەرانی کورد ئەویان نەکردووە بەڕاستی خۆڵەوە چێ سەبەبە قسەکە استراتژیەتێ سیاسەتێ لە منطقەکەیە کە سیاسەتی ئەمریکایە دوای لیاری لە حکومەتی بەعەز دوای ڕوخانی حکومەتی بەعەز دوای حربی خلیج تایەتە ئەوێ تاگاتە ڕوخانی حکومەتی بەعەز استراتژیەتێ بوو کە عێراقی ڕوخان بەڵام هاتووە باڵادەستی خۆی لە منطقەکەیە سیاسەتێکە بیکە لەم شێوەیە تەرکی بیکە و ئەمانە هەمویان بەحزابی کوردیەوە بەحزابی قەومی عربیەوە بەحزابی تائیفی ئیسلامیەوە جێبەجێکەر یاخود پابند یاخود تەبعێت هەر جۆرێک تیرەکەی تەبعێتی ئەو استراتژن لە ظروف ئیسفادە لە استراتژێتێکی ئەمریکایە کە بۆ خۆی وێرانکردنی عێراق بوو تێگڕمانی عێراق بوو ئەمانە هاتە سەر عێراق وێران بێ بۆی دەستکەوتێک بۆ ئەوە ناینسانی من لەگەڵ ئەو مەفهومی تەبەقبەندیە نیم بۆ حزب کە جەنێدەڵ ئەو مەفهومێکی لەگەڵ ڕێزم سۆشیالیستی کلاسیکی زۆر قەدیمە ئێستا حزب يعني من پارتی دیموکراتی کوردستان وەرگرم خەڵکی تایە جوتیارە خەڵکی تایە مامۆسای زانکۆم خەڵکی تایە حەماڵە لە شێخەوە نه جەناب دەڵێ تەبەقبەندیەکی معینە يعني مثلا ئەمانە نوێنەری ئەم خەڵکە کرێکار و زەحمە کێشە نین خەڵکی کرێکار و زەحمە کێش لەم کوردستانایەوە تا وەزئی باش نییە بیەکاری هەیە لا وڵاتی چۆن دەنگێنە سندوقی دەنگدان دەنگی تیا ینی چۆن دەنگ بە هێزی میلیشیا هێناوێتی هێزی میلیشیا غەڵەتە سندوقی دەنگدانت هەیە سندوقی دەنگدات مراقبینی دەولیت هەیە مراقبینی خۆیت هەیە هەموو ئەمانە سلماندیان کەوا پرۆسەیەکی هەڵبژاردننی پاکو بێگرد ئەچێت بەڕێوە ئەمە قسەی من نییە ئەمە قسەی تەواوی مؤسساتی نێونەتەوەی و هەرێمیە قسەی کردەوە ینی ئەمە قسەی من نییە ئەمە ڕێژای ئەو ماوەی لە دوای 2023ەوە تۆ ناوێنی احتیلالیشێک ناوێنی ئازادکرد من یەک ئیزافە ما ئەمە کورد نییە عێراق کات بە دەوڵەتێکی تائیفی قوربان لەگەڵ ڕێزم بۆ بۆچوونی هەموو کەسێک کابرایەکی شیعی 1500 ساڵە ڕەشپۆشە و لە خۆیەدا من ناتوانم دەستی بگرم لە خۆت کورد چیەکە لە عێراق کورد بە درێژایی بەشداریکردنی لە پرۆسی سیاسەکەیە لە تەبعێت لە استراتژێت و سیاسەتی ئەمریکاکە لە منطقەکەیە کە شەڕی دەستکەوتیان بۆ کوردستان نەبووە پەیوەندی بە خەڵکی کرێکار و زەحمەکێش و خەڵکی فەقیر و هەژاری ئەمینۆ تەلەڤیزیۆنەکەی ئێوە ئەم شەو دوێنێ من پێرە بینیم هەر خەڵکە ئێوە خۆتا مقابلەیەکن لەسەر جادە ئەڵێ ئەمانە خۆیان دەوڵەمەندەکان مەسئولەکانە ئێمە هیچمان نیە نەوتەکە بۆ خۆیانە قسەی باشە هەتووە تەلەڤیزیۆنەکەی خۆتا هاتوانی بیگەڕێیتەوە ئەو بیرروباوەڕێت و هەڵقڵاوی کۆمەڵی بیرروباوەڕی چەپی کلاسیکی چەق بەستووە ئەمە یەکەم دووهام من بەڕاستی دیژی ئەو قسم کە ئەڵەی دیژی ئەوە بکە باسی ئەڵهی میلیشا ئێستا هەر ئەو خەڵکانەی کە تۆ پێڵی میلیشا دیفاع لە خاک و ئاو و کەرامەتی ئەماکەن لە بەرەکانی جەنگا ئەو هێزە کوردەکان بە میلیشا ناچن ناو انتخاباتەوانە پێشمەگەر ئەوانە سەروەری ئەم گەلەن لەسەر و هەموو بیرروباوەڕێکی ئاینی و نەتەوەی هەمان کەسێک هەر پرسا لە بەڕێستەکەم تەشاؤمی تۆ بەرامبەر نوێنەرایەتی کورد لە بەخا تەشاؤمی تۆ بەرامبەر بە دەستنەکەوتنی دەستکەوتی کورد لە بەغا من دوو پرسادەم تۆ چەند جار ئەندامیا سەرۆکی وەفدی کوردی بپچی بۆ بەغا ئەمە یەک چەند جار قسەکەی من لە تەشاؤمەوە نییە چەند سەرکردی عەرەبی تەشاؤم پرساری دوام چەند سەرکردی عەرەباتۆتە لای بەڕێز دەکە بڵێ وەڵا ئێمە ئەفڵان دەستکەوتمان نابە کورد فرۆشتی بە مەساڵحی نەوت و پۆست و پلا ئەتوانی پێمان بڵێ سوالانە لە قسەکانی من تێنەگەشتی یەکەم من باسی تەشاؤم ناکەم تەشاؤم تو هەموو قسە من باوەڕم بە حیزبانە نییە ئەم حیزبانە نوێنەری خەڵک نیە لە چۆ باوەڕم پێوە نیە بۆچی باوەڕم پێ نییە نوێنەرایەتی ئەم خەڵکە فەقیر و هەژاری وڵاتەکەمان ئەگەر مەجاری تۆ بەشارەت بین بەڕوخسەن واقعی
ناڕزایەتی هەیە خەڵک وتی بڕوخێ لە ئەمریکا ژێ لە بریتانیا هەر هەموو ئەوانە نوێنەری خەڵکی لە هەموو ئەوانە پێیان بە کۆمونیست بەشارەت سیارەکە ئەوەیە ئەگەر ئێمە تهدیدیکەینەوە کورد لە عێراقدا دەڵێ نەیانتوانی و ینی ئەڵێ هیچ دەستکەوتێشی گەورە نەبووە بۆ کوردستان ئەمان تەنها تعبیریان کردووە لە حیزبەکانی خۆیان واتە خەمیشی نەتەوایەتی نەبووە لە بەغدا کۆمان کاتەوە هێندەی خەمیکی حیزبی پارتی خەمی خۆی بۆ گۆڕان خەمی خۆی بۆ یەکێتی خەمی خۆی بووە چەند لەگەڵ ئەو قسەی کە عوسمان هیچ لەگەڵ ینیم و من سەرەتاش وتم ینی کە لەگەڵانیم بەمانای ئەوە نایەت کە بڵێ من شخصی خۆم و حزبەکەشم ملاحەزەی نییە لەسەر ئەدای کورد بە شێوەیەکی گشتی لە بەغدا ملاحەزە هەیە بەڵام من بێم تەڕ وشک بە یەکەوە بسووتێنم ئەمە هیچ زەمیرێک و وجدانی قبولی ناکات بۆ خۆی ئەم دەستورەکە لە 144 مادە بێکێتەوە ئەمە گەورەترین دەستکەوتەکە بە درێژایی مێژووی خەباتی سیاسی و چەکداری ئێمە لە پاش بەیاننامە 1970 کە لەسەر دەستی بازای نەمراتەکەیەوە و پێویستیش ناکە ناوەکەی بژمێنم جەنابیان هەندێک لە دەستکەوتەکانی ژمارد و من نامەوێت دووبارێ بکەمەوە ئەگەر من بە مەقاین نەبم هەڵبەتە مەبەسم ئەوە نییە بۆ وەڵامدانەوەی زەردەخەنەکەی جەنابێت مەبەسمەوە نییە ئەمە سەقفی ئەعلای داواکاری ئێمەیە نەخێر ئێمە چ لە ڕووی یاساییەوە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی ئینسانیشەوە ئێمە مافی چاری خۆنووسین مافی ئێمە و هەر پراوەشی ئەەکەین و هەر ممارەسیەکەین بەڵام مەسەلە وەختەکەیە مەسەلە وەختەکەی بۆیە ئەگەڕێمەوە سەر قسەکە کە هاوتەریب لەگەڵ ئەوەی کە لە بەغدای ئێمە هەوڵی ترمان هەیە بۆ ژۆ قسەیەکە ئەمانە جەنگاوەری ڕاستەقینە بوون لە بەغدا بۆ شەڕکردن لەسەر داواکانی کورد من پێتەڵێم ناتوانانی بڵێ ڕاستەقینە نەبوون یا بوون باشە ماوەتە سەر ئەدای هەندێک بۆ نمونە لە من هەندێشتا ملاحەزەمی ئێستا پەرلەمانتاری دۆستی خۆمانەیە لەگەڵ ڕێزم بۆ هەر هەمووی عەرەبی نازانێ چوەتە ئەوێ دانیشتو ئەمە لەسەر ئاستی شخصیە کە ناتوانێت بەڵام پەرلەمانتاریشمانەیە ئەزانی لە هۆڵی پەرلەمانی هەڵەسێ و جەنابیان هەر ساڵوێ بۆ چی کردەوە بۆ فەتاحیلەی عەرەب کە فەتاحیلەی قانون لەوێ دانیشت زۆر باشە ینی بابەتەکە تەواو نزبێ لە چەند ئاستێکش باشە زۆر چاکە دکتۆر بایەزی کۆمەڵی ڕەخنە و سەرنج لەسەر ئەدای ئێوە باس کرا پرسیارەوەیە کورد زۆر باسی دەستورەکە یەکێک لە ڕۆژنامە نووسە عێراقی تەنز نووسەکان خالق قشتینی ئەڵێ دەستور تەنها ئەوانە دەیخوێنەوە کە نووسیانە کورد ئەوەنەی هۆگری دەستورە بەڵام لە دەستورە چیمان جێبەجێ کردووە نەسێکە و تەواو یاخود ئێمە لەسەر ئەمە شەڕەکەین بۆیە مافەکانمان بەدەست بێ ئایا بە دەستور توانیمانە ماف بەدەست بێنین دەستور باڵاتری قانون لە عێراقدا هەنی هەموو لایەنە سیاسەکە کە کێشەیەک بێ ئەڵێ پەنا بۆ دەستورە بێ هەروە دەستورەکەش بەڵێ مادە سێنزەیە هەروەها لە دەستوریشدا تقریبان 30 مادە هەیە مادەی دەستوری ئەبێ بکرێ بە قانون تا ئێستا ئەوانە زۆریان نەکراون بە یاسا ئێستا بڵێن کە تۆ مناقەشە لەگەڵ عەرەبێکی سونیان لەگەڵ عەرەبێکی شیعە دەکەی یەکسەر باسیەوە دەکا هەتا ئێستا عەبادی کە باسی تشکیلی حکومەت دەکا ئەڵێ ئەو مەتالیبانێکەوە لە دەستوردانە بێ نادەستوری بن ئێمە ناتوانین جێبەجێ بکەین هەتا مەتالیبی سونە مەجلیس سیاسات کە لە ساڵی 2010 حکومەتی عێراق تازە دروست بووە وانە اتفاقی لەسەر بڕینی بووجە لە دەستورا بوو یەکشت پێ بەم شێوەیە دژایەتیکردنی ئەزانی دژایەتیکردنی کورد بەم شێوەیە لە دەستورا بوو نەخێرانی خەڵکێگەیە دەڵێ ئێمە کێشەی ئێمە لەگەڵ عێراقا لەگەڵ ئەقلیەتێکە لەگەڵ سیستەمێکە کە باوەڕ بەوە ناکە کورد جیاوازە لەو ئەقلیەتێک شیعەیە کە مەزلومیەتی خۆی بە درێژایی مێژووی دروستبوونی دەوڵەتی عێراق دەوێت ئێستا تعبیری لێ بکە کاکە دەستوری عێراقی ناڵێ کورد ناڵێ عەرەب ناڵێ سونە ناڵێ شیعە باش ئەڵێ هاوڵاتی ئەڵێ مواطن لە هەموو دەستورەکە تەماشایکە بەس نووسراوە مواطن هەتا بۆ هەست کەسێک بێ ئێستا ئەڵێ مڕەشەح ناڵێ مڕەشەحی سونەیان شیعەیان کورد بۆ پۆستی بڵێن سەرۆکی ئەنجومەنی وەزیران یان ئەوانە هەروە بۆ مەسەلەی بوجەش خۆی دوو قانون دوو مادە هەیە لە دەستوری عێراقدا مادەی 111 کە دەڵێن نەوت و گاز مڵکی گەلی هەموو عێراق لە هەموو وەرێ پارێزەکان مادەی 112 دوو برگەیەکیان دەڵێ حکومەتی فیدراڵی ناوەند بەیەکەوە لەگەڵ هەرێم و ئەو پارێزگانەی نەوتیانەیە نەوت بەڕێوە دەبن بە مەرجێک داهاتەکەی بە گوێرەی ژمارەی دانیشتوان بەسەر خەڵکی عێراقدا دابش بکرێ ئەوەش بە یاسا دەردەکرێت ئەو یاساژ مەبەستی لە یاسایی نەوت و گاز ئەتوبا بەرگەی دووەم باش کرد بەرگەی دووەمیشان ئەوەیە دەڵێ حکومەتی فیدراڵی لەگەڵ هەتا ئەو لەگەڵا مع عربي سير مناقشان كرد نقول يبي تنسيق دواتيكي بسيطي سر شارع سر جادة لهولي لسليماني لدوهول
ڕەنگە ئەم مەعمەعا دەستوری و قانونیە نەزانێ یعنی سەیرەکە ئەم هەموو کورد و ئەم هەموو پۆستەمان هەیە لە بەغا بەڵام چەندین مانگە بودجەمانە بڕێ ینی ئەمە ئەکەوێتە کوێوە تۆ باسی بوجەکەت بۆ باش لە دەستوری عێراقی دانیە لە دانیە نەڵێ کورد نابێنەوە دەربێنێ کورد نابێنەوە بفرۆشێ کورد نابێگەرێ بەسکە دەستوری عێراقی ئەوەیتیانێ ئەوە یەکەمیان ئەو بودجەیەکەوای کوردستانیش بڕاوە تەنها بە ئەمری مالیکی بووە تەنها بە ئەمری مالیکی بۆ بە ئەمری کەس نەبووە هەروە لە نایاساییشە بۆ چکە کە بودجە دەرەچێ هەموو ساڵی یاسای بودجە بۆ ئەو ساڵی ئێستا بڵین یاسای بودجێ ساڵی 2013 تا سیویەکی 2013 بردەکە لێ بەولاوە ئەو یاسانێ مەسەر لە یاساکان 2010 11 12 13 کە ئەو یاسای بودجان دەرچووە تخوا بە قسەکەم تاوەکەم لەو یاسانەدا دەڵێ هەر هەرێمێک یا پارێزگایەک نەود دەربێنێ و تەسلیمی حکومەتی نەکە ناوەندی یا پارەکەی تەسلیم نەکە ئەوە بەقەت ئەو بڕی نەوتە پارەکەی لە بوجەکەی دەبڕی نەکەم و بوجەکەی ببڕێت قوسم بدەیت بۆی ڕۆقانونیەکەی ڕوونکەمەوە بۆ جەنابیان ببرە بۆ ببینەرانی خۆشەویستیش ئەوەی کە من وتم منی شخصی و خەڵکی کەش ملاحەزەی هەیە لەسەر ئەدای کورد لەوێ ئەچێتە ئەم خانەیەوە کە کاتێ پێشێلکردنی دەستور ئەبێت ڕێوشێنە یاسایەکان ناگیرێتە بەر بۆ نمونە ئەمەی کە جەنابیان وروژاندی دقیقاً مخالفە بۆ مادە هەشتی دەستور مادە 14 مادە سی مادە 121 دقیقاً ئەمە مخالفە بۆ ئەمە بۆ چارەسەرکردنی ئەمە ڕێوشێنی یاساییمانەیە بۆ نایگرنە بەر ڕێژێنە یاسایەکان لە شوێنی تریش وتم ئەمەیەکە جێگەی پرسیاری خودی منیشە وەکو مامۆسایەکی زاکۆکە ڕێوشێنە یاسایەکان پێت بڵێم محکەمەی ئیداریمانەیە مدعی عاممانەیە محکەمەی دەستوریمانەیە محکەمەی کورد لە بەغدایە باشە زۆر لا دوایە کورد لە بەغدایە شەرمنانە سیاسە دەکا شەرمن نییە بەڵام تا ڕادەیەک پراوێزێک بەداخەوە دروست بڵێ کاکە بۆ مەسلەی محکەمەی ئیتیحادی محکەمەی ئیتیحادی سەربەخۆیەکی تەواوی نییە بە زۆری لە قەرارەکانی تەئیدی مالیکی دەکا هەتا لە انتخاباتی ساڵی 2010 علاوی 91 بوو مالیکی هێشتاونەوە بوو وانە تەفسیری ڕاستە بە قسەکەم مادەی 76 دەرەچێت دەستور پەیوەندی بە وەزی هینەوە نییە بەخسەکەم تاواکەم ڕۆشنیکەم مادەی 76 مادەی 76 کە دەڵێتی دەڵێ ڕئیسی جمهوریە ئەو کاینە تەکلیفدایەکەوە زۆرترین کورسی هەیە لە پەرلەمان ناڵێ قایمە انتخابی ناڵێن دەتوانێت لە چوارچێوە ئەو دەستورەیە شەڕی خۆی بکە بەڵێ دەستور گەورەترین دەستور گەورەترین مەرجع کورد دەتوانێت لە ڕێی دەستور و بەندەکانی دەستورەوە یەکەم دەستورەکە خۆی دەستورێکی زۆر کۆنەپەرستانەیە ئەمە لەکوێ کۆنەپەرستان لەوەی کە مەزدەری ئەساسیەکەی گەڕێتەوە بۆ ئیسلامی سیاسی ئیسلامی سیاسی من لەو نقطەکانی سەر چاوەقی هەرەوەی یەکێک لەسەر احترام بۆ زۆرینەکە باقسەی دووهم چوونە چوارچێوەی دەستور و ئیتفاق لەسوور ئەزای چۆنە هێزی میلیشا هێزی ئەحزاب دەورە بینێ ئەم دەورەیە ئەم تاریخی چەند 4 ساڵە سیرکە اتفاقی بارزانی و مالیکی یا شەڕەکەن یا ڕێکەون نە دەستور دەوری هەبووە نە هیچ شتێ دەوری بووە ئەمان ڕێکەون ئیژەڕوا ناڕوە ڕێنەکەوت زاپان دەبێنێکم اتفاقی بارزانی و مالیکی بڵێ فلان بڵێ چێشمەکێشی ئەم دەورەیە تو باسی اتفاقت کرد بڵێ فلان اتفاقی ئەربیل ئەڵی 2010 کەم حکومەتی مالیکی تێرمینەوە ئەوە قانونی بووە اتفاقی سیاسیەکان بوو اتفاقی خاڵی جێبەجێ بۆ شێکەمەوە مشکلەکە نە دەستورە پێگەی کوردە نە هیچ لەمانەیە ئەحزابی سیاسی چێ بۆ بەتە دوو قوتب لە عێراق و کوردستانە دوو هێز بوونەتە هێزی ئەسلی یەکێکیان بارزانیە ئەویکیان مالیکی بوو و شەڕی ئەم دەورەیە چێشمەکێشی ئەم دەورەیە ڕێکەوتن بێ یا شەڕ بێ شیعارات بێ بەرامبەر یەک ئەم دوو هێزە بوون باقی هێزەکانی کە چاوەڕوانیانە بەداخەوە ئەمە قسەی جەنابەت تەواو دقیقاً قسەی هەندێک لە ئیعلامەکانەکەوە تەحلیل نییە ئەمە کوردکردنەوەی ململانەیەکی نەتەوەییە بۆ ململانەی نێوان دوو کەس قوربان بەوش نە مەسەلەی ئینتیمانیە ینی تۆ مۆزوعانە بڕۆ بۆ بابەتەکە پێم بڵێ بارزانی بۆ کام مەسلحەی شەخسی دیفاعی کردووە بەس مەسلحەی شەخسی نەکردووە ئەی دوواڵێ بارزانی و مالیکی بۆ کام مەسلحەی پارتی دیموکراتی کام مەسلحەی حزبی تحدید دوو هێزی ئەسلی قورب ئەی نازە قسەکان دوو هێزی ئەکاتەوە لەمە تێبێت لا تێگەیشتوم یەک دقیقە تێگەیشتوم سەریکە
ئەوەی کە مهمە دوای ئەمە من ئەمێ بە بەڵگە قسە بکرێت کاگە من کەسێکی یاسا ناسب ئەمێ بەڵگە هەبێت لە بەرنامە من بە نەسی قانون قسە لەگەڵا دوو هێزی سیاسی زۆر بەڵگە زۆر وازەحە چارەنووسی ئەم منطقەیە شەڕیان ئیتفاقیان کەوتبین ئەم دوو هێزەوە و هەتا لە دنیاە لە ئەمریکا ئێران تورکیا چاوەڕێکەکەن دوو هێزە چیەکەن و دەوریان لە تەسیریان مالیشان نابرد دەوڵەتی قانونەوە فەرق ناکە دەوڵەتی قانون هێزە قانون چون حوت کورسی هەیە دانیشتۆ بۆ خۆی لە پەرلەمانەوە دەبینی زۆر باشە ئەوەندە ئیبراهیم جعفەری لەسەر ڕۆڵی هەیە مالیکی لەسەر ڕۆڵی نییە لە دوای ڕووخانی زۆر باشە با قسێتەوە ئەو قسێتەوە مهمترین مشکلە لە عێراق و کوردستان هەم لە کوردستان ناجێگیری سیاسی هەیە زۆر باشە زۆر چاکە و ئەم هێزانە هیچیان عاملی ئەوە نین بتوانن ئارامی سیاسی نقطە سەری زۆر باشە کاگرێل بەڕوخسەد مالیشی دەڕوا عەبادی دێ پێشتر جعفەری ڕۆی مالیشی هاو لە نێوان ئەم شخصیاتانەی کە لە پشتی منەوەن ئەم وێنانە ئایا دەستکەوت هەیە بۆ کورد ئایا کورد یاریکەرێکی فعلی دەبێت یاخود بەس دەم و چاو گۆڕاوە شخصێک ڕۆشتووە کە ناوی مالیکیە شخصێک هاتووە ناوی عەبادیە بەڵام یەک سیاسەت جێبەجێکرد وڵا ئێستا تۆ پێشبینیکردن بۆ داهاتوی عەبادی تۆزێ زووە بەڵام هەمومانەگە لەسەر زەوی ڕابردوو تەقیمی ڕۆڵی دەوڵەتی یاسا و عەزاعەکانی بکەین لە سەرشانووی سیاسی عێراق شتێکی دڵخۆشکەرەمان نایەتێ بەڵام ئەوە ئێمەین ئەوە نوێنەرانی کوردە ئەوە سەرکردە سیاسی عێراقیەکانە ئەوە خەڵکە دیموکرات خوازەکان ئەوە پەرلەمان نوێنەرانی کوردە لە پەرلەمانی عێراق ئەتوانن بەڕاستی دەستکەوتەکان و بسرن من لە سەردەمی مالیکیە یان لە بڵێن لە 2005 تاکو ئێسەوەکو ئەو دەستکەوتانی باسم کرد زۆر شتی گەورە کراوە بەڵام بەڕێز کاگۆسمان باسەکەڵ عێراق لە گێژاویشی سیاسیە خۆی اعتراف بە گێژاوی سیاسی عێراقەکە بەڵام ڕخنەیش لەواگرڵێ بۆچی دەستکەوتی زیاتر بەدەست ناتوە کە تۆ وڵاتی کە تۆ لە وڵاتێکا بە فەڕەنسی قسە ناکەی کاکە کە وڵاتێک استقرار سیاسی نەبێ ئابووری نەبێ کۆمەڵایەتی نەبێ جوگرافی نەبێ وڵاتێک بە وەکو دەستکەوت لە ئەنجامی ڕێککەوتنامەی سایکزبی کۆ دروست کرابێ بەڕاستی ئەمەش کە کراوە پرۆسەی بە دیموکراتی بوونی عێراق پرۆسەیەکی درێژخایانە ئەوروپا بە 400 ساڵ بوو بە وڵاتە دیموکراتە من بەسمەوە نیە 400 ساڵ من مەبەستەوە نییە بەڵام تۆ لە نەمای 15 ساڵە ئەتوێ بکەی عێراقێکی دیموکرات و ئەمە ئەو دوای ئەوە بەڕێز بازی باسی ئەڵێ ئەمە دەستوهینە باسی دەوڵەتی مواطنەی کرد ئێمە ئەگەر دەوڵەتی مواطنەمانە بێت توشم کێشانە نابین غیابی دەوڵەتی مواطنە زۆر باش منێک ئاخرشت ئەوە ئەڵێ من ئەگەر وەکو بەڕێز کاک عوسمان ئومێ ئەبوو تەشاؤمە لەسەر حزبی کوردی حکوومەتی عێراقی ڕۆڵی کوردی بکەم وەڵا ڕێگە عێراق بەجێڵم و کوردستان لە وڵاتێکا بە خۆ دکتۆر بایزی ئەو پرسیارە تۆ بکەمەوە مالیشی دەڕوا عەبادی دێ دوای عەبادی ئەگەر شاشەکە ڕێبا خەڵکی تریش بێ کورد لەکوێ ئەم یاریەدایە وەڵام پێم وایە زۆر دەموچاو گۆڕاوە تەنها یاخود پرۆسە و ئەقلیەت و تەوەجوی سیاسیش گۆڕاوە پێم وایە عەقڵەتی بەڕێز عەبادی زۆر لە مالیکی نزیکە چووکە ئەو 4 ساڵی ڕابردوو لە ساڵی 2002 تا 14 ڕئیسی لیژنەی دارایی بۆی پەرلەمانی عێراق و کە ئەو بودجێ هاتووە ئێمە کورد زۆر داوایشمان کردو وەکو بڵین داوامان کردو بڵین ئەوە زیاد بکرێ مادەی 140 زیاد بکرێ یا بڵین پارەی پێشمەرگە مستحقاتی پێشمەرگە وای لێ بکرێ ئێستا بڵین لە 4 ساڵی ڕابردوو چۆن هاتووە ئەلە ڕێز وزرای عێراق لەگەڵ ڕێز وزرای کوردستان ڕێک دەکەون ئەوەیە کە مستحقاتی پێشمەرگە بە سلفە بدرێت بەڵام تا ئێستا فلسێک نەدراوە هەروە زۆر شتی تر بووە لە بودجەکەدا کەوما کرد یا بڵین مەسلەی نەوت کە دەڵێ هەرێمێگێ یا پارێزگاک نەوت دەربێنێ نەوتەکە بڕی چەند بێ ئەبێ لە بودجەکەی ببڕەویستمان ئەوانە بە نوعیشی وا لێ بکەین ینی هەتا مالیکی ناتوانێت ئیلا بدرێتە محکەمە ینی محکەمە بێ ئەو بڕیاردا نەک بڵین مالیکی من پێم وایە ئەخلەتی عەبادیش لەگەڵ ئەخلەتی مالیکی زۆر فەرقینە بەڵام یەکشتەیە ئینسان جاری وا دەگۆڕێ ئێستا بڵێ نمونەیە باسکەم وەکو بڵێن ئوسامە نجێفی لە خولیەکەمی پەرلەمان کورد داوای هەر شتێکی کردبە ئوسامە هەستا بوو جوابی ئەداینەوە بەزەدی ئێمە بەڵام کە بوو بە سەرۆکی پەرلەمانی عێراق تقریبا زیاتر میان ڕەو بوو ینی ئەوەی گۆڕایانی فەرقی سیاسەتی کوردیش زیاتر نزیک بۆ لە سونە بۆ ئەمیان ڕەویە هەبوو بەڵێ پێم وایە تەسیریە بۆ ینی زۆر شتە بوو بڵێن سەرۆکی پەرلەمان زۆر شتی بەدەست بتوانێت یاسایە یا بڵێ یاسا هەڵبژاردن بە نوعێکی وای ڕوان بە زەرەدی ئێمە بەیان یا بڵێن بوجە بە یاچی بە بەڵام ئەو پیاوە تقریبا مووقفێکی میان ڕێی وەرگر بوو جانازام ئینسان قابلی گۆڕانیشە لەوانەیە عەبادیش بڵێن سیاستەکەی بگۆڕێت ببوورە دکتۆر بەشار ڕەنگە لە طبیعەت و لە سلوکە لە بیرکردنەوەی سیاسیدا عەبادی هەینەن مەدرسەی مالیکی بێ
ئەی باشە ئەگەر وایە بەم شێوەیەیە بۆ کورد بەم شێوەیە ئەچێتەوە دەیە بەشداری بکاتەوە لە کابینەیەکی نوێیان کە بزانێت ڕەنگە چەند مانگێکی تریش کاک عەبادی وەکو کاگمالیشی لێبێت. من قسەکەم خەمە پاڵ قسەکانی جەنابی دکتۆر و جەنابش نەگەڵێم ڕەنگە دقیقەن وایە و لە حزبی داوەوە هاتووە و لە ناو ئێتلافی وەتەنیوە هاتووە و شیعەیە و دوو جۆر فشاری زۆر گەورە لەسەر خودی عەبادی هەیە، فشارێکیان لەلایەن مەرجەعیەکانەوە و فشارێکیان لەلایەن خودی نووری مالیکیەوە، چونکە تەڵەیەکمان وا لە پێشە ئێمە بە هەر هەمووی هەفتەیەکمان نەماوە مودە قانونیەکەی تەواوە بێ بەگوێرەی مادە 76 فەقرە 2 ئەم ڕاست پێدراوە ئەگەر لە خلال ئەو مانگەیە ئەوە مانکەوا وتم هەفتەیەک نەماوە ناتوانێت کابینەکە پێکبێنە یەکسەر ئەم خۆی قیتەکاتەوە من مڕەشەحیدون چونکە فەقرەی سێم لە هەمان مادە جێبەجێ بێت و ئەمیش نەیتوانی فەقرەی پێنجەم جێبەجێ بێت واتە هەر ئەم بازنەیە هەر ئاوا فێڵێکی قانونی و سیاسیە فێڵێکی قانونی و سیاسیە و ئەمە ئاوا داڕێژێنراوە لە 2005 نەخێر تێکەوتن نییە ئەمە لایەکی بەرپرسە لەو فێڵە ئەگەر لێمان هەمومان ئێمە هەمومان بەرپرس هەمومان بەرپرسین هەمومان بەرپرسین لەو فێڵە سیاسی بەڵام بە ڕوخسەت ئەم فێڵانێکی کورت و دێنەوە بۆ تاوتێکردنی ئەم بابەتە بەڕێزان پاش وچانێکی کورد و دێنەوە بۆ تاوتێکردنی مەسلەی بەشداری سیاسی کورد لە حکوومەتەکەی عەبادیدا.